باسی ڕۆژش تەوەری ئەمڕۆکە تەوەری ئەمڕۆی باسی ڕۆژ تایبەت دەبێت بە سەردانی سەرۆک کۆماری فەڕەنسا بۆ هەرێمی و کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە دکتۆر هێمن حەسۆ میرخان بەرپرسی سەنتەری دیراساتی هەرێمی و نێودەوڵەتی لە زانکۆی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ لەگەڵمان هەروە دکتۆر شەماڵ حوسێن دکتۆرا لە پەیوەندە نێودەوڵەتیەکان ئەوش لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە دکتۆر زمکان عەلی دکتۆرا لە پەیوەندە نێودەوڵەتیەکان ئەوش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بە خێرهاتنێکی گەرمی میوانەکانم دەکەم پێم باشە لە دکتۆر هێمنەوە دەست پێ بکەم چ پەیامێکت لەم سەردانەی سەرۆک کۆماری فەڕەنسا خوێندەوە ڕووداوێکی زۆر گرنگە لە دوای 2004 لە دوایەوەیکە مەترسیەکی دەرەکی گەورە ڕوبەڕی هەرێمی کوردستان بۆ هۆیش داعش بوو بۆ پێداویستی ئەو کاتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ماندەیتی سیاسی دەرەوەی خۆی گۆڕی بۆ دوو بابەتی زۆر سەرەکی یەکێکان پشگیری وەرگرتن لەو هێزەکانی نێودەوڵەتی بۆی کە ڕوبەڕووی داعش بێتەوە دوێمیش ئەوەیە کە ئەو هەموو ئاوارانەی کە ڕۆیان لە کوردستان کردبوو ئەوەیە کە یارمەتی ئاوارەکانیان بۆ بێ فەڕەنسا ئەو کات کە جەنابی سەرۆکی هەرێم زۆر بە جوانی باسی کرد مجازفێکی گەورەی کرد لە دوای یەک مانگ لە دوای ئەو کارەساتی شنگال کە هات سەردانی هەرێمی کوردستانی کرد ئەو کات پایبەندبوونی حکوومەتی فەڕەنسای ڕاگەیان بۆ یارمەتیدانی هەرێمی کوردستان لە شەڕی دژی داعش و هەروەها بۆ یارمەتی ئەم قەیرانی مرۆڤی کە لە کوردستان بوو دیارە ئەزمموی ئەم دوو ساڵی کە کوردستان هەیەی زۆر بەڕوونی بۆمان دیار دەکەوێت کە فەڕەنسا وڵاتێکی دۆستە زۆر گرنگە بۆ پێگەی کوردستان کە زلهێزێکی گەورەی وەکو فەڕەنسەکە یەکێکە لە ئەندامە ئەنجومەنی ئاسایش کە زۆر بە ڕاشکاوانە دۆستایەتی خۆی بۆ هەزی بۆ هەرێمی کوردستان دیاری بکەوە ئەوەش تەجربەوەی نیشانداوە کە فەڕەنسا هەموو جار دۆستێکی نزیکی کورد بووە بەڕای من سەردانێکی زۆر گرنگە ئەو بابەتان پێ دوایە یعنی لە سەردانی یەکەمیدا بە تایبەت لە 2014دا سەرۆک کۆماری وڵاتێک کە پێی دەگوترێت فەڕەنسا وڵاتێکی زلەهێزی جیهانە لە بارودۆخێک کە هەمومان لە بیرمانە ڕەوشی هەرێمی کوردستان لە ڕووی ئاساییشەوە چۆن بوو ینی چوا دەکات لە سەرۆکی وڵاتێکی وەکو فەڕەنسا بێتە هەولێر لە ساڵی ڕابردوو کە کارەساتی نیس ڕوویدا ئەو کات من دەبیرم کە حزبی کە ڕنگدانەوەیەکی زۆری لە هەموو تەلەڤیزیۆن خاستن یان ئەمریکای هەبوو ئەوە بوو کە ئەم شەڕی دژی تیرۆریزم کە بابەتی ئاسایشی نێودەوڵەتی لە یەکەمین لە ئەولەویاتی ئەیجندای سیاسەتی دەرەوەی هەموو وڵاتانە بە تایبەتی وڵاتانی کە هاوپەیمانانە دژی داعش کوردستان هەرێمی کوردستانی عێراق بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا دەڵێ من شەڕی دژی تیرۆر دەکەم بۆ ئەوەی کە لە جاتی هەموو وڵات شەڕ بەڵام پێ دوایە تەنیا تیرۆرە وا لە سەرۆکی وڵاتێک دەکات وەکو فەڕەنسا سەردانی وەکو باسم کرد ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە شەڕی دژی تیرۆریزم بە تایبەتی لە هەرێمێکی لە ناوچەیەکی بە ناوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دۆست و دژمنەکان زۆر دیار نین هەرێمی کوردستان سیاسەتی زۆر واقع بینانەی و پراگماتیکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە هیچ کێشێک دروست ناکە بۆ وڵاتی ئەقلیمی باش لەگەڵ ئەم سیاسەتی وڵاتانی تر دەڕەوای لێ دەکات کە وابزانەوە کە بە شێوەیەکی زۆر سەرەکی هەرێمی کوردستانی عێراق وەکو دۆستی خۆیان بۆ زۆر باشە دەچمە لای دکتۆر شەماڵ دکتۆر شەماڵ ئێمە هەرێمێکی و بە پێی دەستوری عێراقیش تاوەکو ئێستا بەشێکین لە چوارچێوەی دەوڵەتی عێراق ینی هاتنی سەرۆکی وڵاتێک وەکو ینی من چەند جارێک ئەو دەستەواژەیە دووبارە دەکەمەوە بۆی ینی مەفهومێک هەبێ ینی سەرۆکی وڵاتێکی وەکو فەڕەنسا لە ماوەی 2 ساڵدا لە شەڕ و بارودۆخێکی جەنگیدا سەردانی هەرێمی کوردستان دەکات ئایا تەنیا هۆکارەکەی پێ دوایە تیرۆرە یاخود ئەجندای دیکەی لە پشتەوەی سەرەتا دەبێ ئەوە بڵین ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیار داین بە نسبەت هەرێمی کوردستان
لە ڕووی پێگەی نێودەوڵەتیەوە ئەمە دەبێت نقطەیەک دانین. دوای ئەوە فەڕەنسا با پێناسەی بکەین بزان کێ فەڕەنسا یەکێکە لە عیملاقەکانی سیاسی عالەمی، یەکێکە لە عیملاقەکانی ئەوەی کە ئیدارەی سیاسی ئەوروپای بە درێژایی مێژوا کردووە. فەڕەنسا ئەمڕۆ قوتبێکی گەورەی ناوی یەکێتی ئەوروپایە دوایەوەی بەریتانیا لێ دەرچووە. فەڕەنسا یەکێکە لەو جەمسەرانەی کە جەمسەرێکی بەهێزە لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش و لە تیرۆری نێودەوڵەتیە. فەڕەنسا مساهم و بەشدار و پشکدارێکی ڕئیسیە سەرەکیە لە بڕیاری نێودەوڵەتی بە حکمی ئەو پێگەی هەیە کە لە ناو مەجلیسی ئەمنە لە ناو ئەنجومەنی ئاسایشە. فەڕەنسا لە ماوەی 2 ساڵە سەرۆکی فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستان ئەکاتن. ئەمە نمایندەی چیەکە؟ نمایندەی پەیوەندیەکی دەوڵەتێکی عیملاق لەگەڵ کاراکتەرێکی نادەوڵەتی ئەکاتن. طبعا ئێمە لە مێژووە ئەم حاڵەتانەمان بینیوە لە پەیوەندی دەوڵەت لەگەڵ دەوڵەتێکی لەگەڵ کاراکتەرێکی نادەوڵەتی، بەڵام لە ئاستی نەهێنیە بووە. ئەمەی ئەمڕۆ دەکرێتن لە ئاستی ئاشکرایە معلەنە. پێم وایە لەسەر ئاستی جیهاندا هیچ هەرێمێک نییە ناخێر وەکو هەرێمی کوردستان پەیوەندی نێودەوڵەتیەکانی بەم شێوەیە ناخێر هیچ هەرێمێک لە ئاسی دنیاە هەنە ئەو هەرێمانە ئەو کارکتەرە نادەوڵەتیانە، بەڵام بە شێوەیەکی نهێنی پەیوەندیەکانیان ئەنجامەدەن، بەڵام لە شێوەیەکی فەرمی لە شێوەیەکی دیپلۆماسی لە شێوەیەکی ڕسمی وەکو هەرێمی کوردستان ئەمە حاڵەتێکی دەگمەنە. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەوەی کە ئەمڕۆ سەرۆکی هۆڵاند وەکو بەڕێز جەنابی سەرۆک بەرزانی ئاماژەی پێدا لە 2 ساڵە 2 جار مجازەفەیە کات، تەنانەت ئەمڕۆشە مجازەفەیە ڕۆشتن بۆ بەرەکانی جەنگ بەسەرکردنەوەی یەکەیەکە نقاتەکانی پێشمەرگا. ئەمە کارێکی ینی کارێکی زۆر عزیمە بۆ سەرۆکێکی هاوشێوەی وڵاتێکی وەکو فەڕەنسا. ئەمە ئەومان پێڵێ فەڕەنسا ئەمڕۆ بڕیاری نەداوە پاڵپشتی و هاوکاری هەرێمی کوردستان بێ. لە بیرمان بێتن فەڕەنسا لە 91ەوە ئەم بڕیارەی داوە، بڕیاری داوە کە پاڵپشتی و هاوکاری سەرەکی بێتن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ هەرێمی کوردستان و بۆ دۆزی هەرێمی کوردستان. ئەگەر لە ماوەی ڕابردوودا لە پێش شەڕی داعشە بە 15 ساڵی ڕابردووە ڕوانگە و تێڕوانین و دیدی فەڕەنسا دەوڵەتی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی ئینسانیانە و مرۆڤانە و عاتیفیانە بوو بێتن ئەمڕۆ لەسەر ئاستێکی سیاسی و دیپلۆماسی کەواتە بەرژەوەندێکی درێژخایەن هەیە بۆ ئایندە تەنیا مەسەلەکە پەیوەندیدار نیە بە شەڕی تیرۆر. نانە ئەوان دووپات دویان کردوتەوە پێش تیرۆریشە ئەوان هاوکار و پاڵپشت بوونە بۆ هەرێمی کوردستان و من دڵنیاشم دوای تیرۆریش دوای داعشیش طبعا تیرۆر لەم ناوچەیە هەڵبەتە کۆتایی پێ نایەتن چونکە ناوچەیەکە بەرهەمهێنەری فکری تیژ و تیرۆرە. سلێمانی لەوێوە دکتۆر زمکان عەلی لەگەڵمان دەبێت. دکتۆر زمکان ئەگەر سەیری بکەین ینی هەولێر بەراورد بکەین بە تاران، بەراورد بکەین بە ستەمبۆڵ، بەراورد بکەین بە دیمەشق، تەماشا دەکەینێ ترافیکی سیاسی لە هەولێر زێدەتر جموجۆڵی تێدا دەبیندرێ. ینی سەردانی سەرۆک کۆمار، جێگری سەرۆک کۆماری ئەمریکا و سەردانی ژمارەی زۆر لە وەزیرانی دەرەوەی وڵاتانی گەورەی دنیا بۆ شاری هەولێر دەبیندرێ. ینی زوومی وڵاتانی گەورەی جیهان لەسەر هەولێر پێ دوایە بۆچی دەگەڕێتەوە؟ بەدڵنیاییەوە فەڕەنسا چ ئەو دەوڵەتانێتی کە جەنابەت باسیەکەی هەمویان بە ئاگان لەوەی کەەوە هەرێمی کوردستان یەکەیەکی ئاکتەرێکی نادەوڵەتی کاریگەرە. ینی ئەگەر سەیری شەڕی ڕوبەڕووبوونەوەی تەرۆریزم بکەی هێزی پێشمەرگا یەکێکە لەو هێزە منسەجمە کاریگەرانی کە توانیش لە چەند بەرەیەکە شکست بە داعش بێنێ و ئەم هێزە نێودەوڵەتیانش بەڕاستی بێئاگانین لەو ڕۆڵە و دەوڵەتێکی وەکو فەڕەنسا یا ئەمریکا یا ئەو دەوڵەتە ئیقلیمیانێتی کە جەنابەت باسیەکەی هەمویان ئەیانەوێ پەیوەندیان لەگەڵ هێزێکی کاریگەرا هەبێ یا ئەیانەوێ نفوزیان هەبێ لە هەرێمی کوردستان، چکازانن هەرێمی کوردستان کاریگەری هەیە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی استراتیجیەوە چ لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراقا. با سێری تەنها سێری ئەوەش نەکەین کە ئەمە شەڕی تەرۆریزمە. پرسیارەکەی جەنابەت زۆر جوانە لە هەردوو میوانە بەڕێزەکەت هەرچەند زۆر بەڕاستی وەڵامیان نایتەوە، بەڵام فەڕەنسا خۆ تەنها سێری ئەمڕۆ ناکە، سێری سبەی ئەکا. ئەگەر ئاگاد لێبێ هۆڵاند باسی ئەوەیە کردکەوە ئێمە بێ ڕۆڵیشمان هەبێ لە پرۆسەی ئاشتی یاخود پرۆسەی جێگیرکردنی دوای داعش بە تایبەتی لە شاری مووسڵ. ئەم منطقەیەکی جیۆستراتیژی ئابووری گرنگە لە ڕووی کۆمەڵایەتی و ینی لە 2014دا وەکو ینی دەزاندرا ڕەوشی ئاسایشی هەرێمی کوردستان وەک پێویست نەبوو، ینی بارێکی لە ناکاو بوو.
ینی بۆچی سەرۆک کۆماری فەڕەنسا وەزیری بەرگری نەنارد بۆ هەرێمی کوردستان یاخود ینی شاندێکی نزمتر بنێری بۆچی خۆی ئامادە بوو لە هەولێر ئامادە بێ و لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی هەرێمی کوردستان بێ. بەدڵنیاییەوە وەکو باسم کرد هەرێمی کوردستان لە ڕووی استراتیژی و ئەسکەریەوە ئاکتەرێکی گرنگە توانای دروستکردنی ڕووداوی هەیە بە تایبەتی لە ڕووی استراتیژیەوە و ئەوەی کە ئۆڵاند خۆیە یا سەرۆک کۆمار خۆیە نیشانەی گرنگی پێدانی گەورەیە بە هەرێمی کوردستان. ئەم هاتنی ئەم جارش دووبارە ئەوێت تاکی فەڕەنسا ئەوێت تاکید لەوە بکاتەوە کە زۆر جددیە لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان نەک تەنها لە ئێستاە ڕۆڵی ئەبێ هۆڵاند دەزانێتەوە لە پرۆسی سیاسی جێگیرکردنی مووسڵیشە ئەبێ ڕۆڵی هەبێ و قواتی فەڕەنسی لێرەیە و خۆشی دووباتی کردەوەکەوە فەڕەنسا ئەوێ لە دوای نەمانی داعشیشەوە ڕۆڵی هەبێ بارزانی بەڵێم بەڕێز بارزانی ئاماژی بە خاڵێکی زۆر گرنگە بە وتی کەەوە بە ئۆڵاندی ڕاگەیان کەەوە شەڕی داعش یاخود تێکشکانی داعش لە ڕووی ئەسکەریەوە کۆتایی داعش نییە و جۆرێک لە ڕەشببینیە بەڵام واقعبینیشە پێیوتکەوە ئاگادار بە ئەبێ ئێوە لێرە بن لەبەرەوەی کەەوە تێکشکانی ئەسکەری کۆتایی هاتنی داعش نییە پێویستمان بە چارەسەری سیاسی هەیە پێویستمان بە کۆتایی هێنان بە قۆڕەکردنی دەسەڵات بە قۆڕەکردنی ئابووری وڵات لە زۆربەی قسەکانیدا دکتۆر لە زۆربەی قسەکانیدا زۆربەی قسەکانی سەرۆک کۆماری فەڕەنسادا باسی لە پێشمەرگە کرد لە ئازایەتی پێشمەرگە کرد باسی لە خوێن ڕشتنی پێشمەرگە کرد بۆ پاراستنی تەواوی پێکاتەکان لە ناوچەکەدا ینی بۆ یەکەم جارە ینی جێبیستی سەرۆک کۆماری فەڕەنسا دەبین ینی باسی ئەوە دەکات ینی باسی پرۆسی دوای ئازادکردنی مووسڵ دەکات باسی ئەوە دەکات کە دەبێ لە مەودووە بۆ داهاتوو ینی بە شێوەک لە شێوەکان ئاماژەی بەوەدا کە دەبێت پێشمەرگە پێشتر وای کردووە ئەو پێکاتانە بپارێزێ بەڵام لە مەودووە ئەو بەرپرسیارەتە تەنیا پێشمەرگە نابێ ئێمەش ئەو بەرپرسیارەتە هەردەگرین چیت لەمە خوێندەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە وەکو ئەوە وەڵامە بۆ پرسیارەکەی جەنابەت کەوتە تەنها تێرۆریزمە نەخێر فەڕەنسا لێرە ئەبێ ئەو بەرژەوەندی ئەبێ فەڕەنسا وەکو میوانەکانت ئاماژەیان پێەیە زلهێزێکی ئەوروپیە لەسەر ئاستی گیان کاریگەری هەیە بەشێکە لە مەنزومەی غەربی ئەوێ کە نفوز و دەسەڵاتی هەبێ بەرژەوەندیەکانی خۆی لە عێراقی دوای داعشیش بپارێزێ بۆیە هاوکاری لەگەڵ پێشمەرگەیە لە 2014 تاکو ئێستا دیارە جۆرێک لە هیوای یاوە بە فەڕەنسیەکان کە پێشمەرگە ئەکرێت پشتی پێ بەسرێ وەکو هێزێکی نظامی وەکو هێزێکە ڕێز لە جیاوازی کولتوری و نەتەوەی و ئاینی ئەگرێ ئەوە ئەترافێکی زۆر گرنگە بەڕاستی بۆ پێشمەرگە بە میلیشیان ناو ئەبرا بەڵام ئێستا هێزێکی نظامیە بەڵام گرنگە ئەوەیە کە قیادەی کوردی بەڕاستی زۆرترین سوود لەو تەجروبەیە وەرگێ بۆ ئەوەی کەوا هاوکاری پێشمەرگە بکرێ کە تواناکانی لە ڕووی سەربازی و استراتیژی و بەرەو پێش ببرێ لە ڕێگەی هاوکاری فەڕەنساوە و هێشتنەوەی ئەو هێزەی کە ئێستا لە هەولێرە بۆ ماوەیەکی درێژتر بۆ دروستکردنی هاوپەیمانیی زۆر باشە دکتۆر دواتر دەگەڕێمە وڵات ئێستا دەچمە لای دکتۆر هێمن دکتۆر هێمن سەرۆک کۆماری فەڕەنسا باسی لەوە کرد کە هاوکاریەکانیان هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی مرۆییەوە بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێەوە ئاماژەی بەوەشدا کە لەمە دووە بەرپرسیارەتی پاراستنی مرۆڤایەتی لە شەڕی داعشدا تەنیا پێشمەرگە نابێ ئێمەش ئەو بەرپرسیارەتیە هەردەگرین و دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئەو بەرپرسیارەتە لە ئەستەوە بگرێت چ ئاماژەیەکە ئەمە بە شێوەک لە شێوەکان پەیوەندیدار نییە بەوەی کە کورد داوای دەکا مەسەلەی سەر بەخۆی و ئەو شتان کە لە بیدایەتی باسم کە لە بیدایەتی شەڕی مووسڵکەیە کە پەیامی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو کە ئێمە لە جاتی هەموو وڵاتانی جیهان شەڕی وڵاتانی ئازادی جیهان شەڕی داعش دەکەین ئەو کات لەوانەیە وایان وایان زانی بکە ئێمە پێویستمان پێ لە بەرەوی مەسیجە دەکەین بەڵام ئێستا داعش لە قۆناغی کۆتایەتی ئەم مەسیجە ئەم پەیامە هەر بەردەوامە نقطەیەکی تریش ئەوەیە کە وەکو میوانە بەڕێزلت باسی کرد ئەوە بوو کە لە سیاسەتی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی زۆر جوانی هەیە لەم سیاسەتی پێکەوە ژیانی کە لە کوردستانەوەیە بە وەرگرتنی هەموو ئاوارانە کە جەنابەت باسی سەر بەخۆی تێنا پێش بۆ وڵاتە زلهێزەکان زۆر
بابەتی متمانە بۆ ئەم دەوڵەتانە یا ئەو ناو دەوڵەتانەیە کە سابستیتی کە پێ دەڵێن زۆر گرنگە ئایا متمانێک بە کێ بگرێن لەو قەیرانی کە ئێمە ئێستا تێداین قەیرانی هەرێمی سونە هەیە قەیرانی هەرێمی شیعەیە سیر دەکەینەوەی کە تەنها لایەنێک تەنها هەرێمێک کە لە شەڕی کە داعشی تدا وەکو وەکو عێراق و وەکو سووریا تەنها حکوومەتی هەرێمی کوردستانە کە وڵاتانی سەکیولار و وڵاتانی ئازاد دەتوان بڵێن کە بەڵێ سیاستێکیان دیارە سیاستێکی زۆر پراگماتیکەوەیە پێ دوایە یعنی ئەو سیاستەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەو کرا و لە ئایندەش پەیڕەو دەکرێت سیاستێکی سەقامگیر بووە وای کردووە سیاستێکی سەقامگیر و سیاستێکی حەکیمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کە جاران باسی کێشەی کورد دەکرات چونکە وڵاتانی ناوچەی بە تایبەت وڵاتانی ناوچەوان دەزانی کە کێشەی کورد کێشێکی ئەمنیە لە هەر چوار پاچە ئێستا کێشەی کورد کێشەیەکی تەنیا ئەمنی نییە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێشخەرک دەبێت بۆ ناوەندگیری هێزە کوردیەکانی تر بۆ ئەو وڵاتە ناوچەکانی کە هەنا کەواتە دەبینین کە ئاستی و پێگەی دیپلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ئەم پێگەیە دیپلۆماسی کە دەستوری عێراق پێداوە زۆر بەرزترە اینجا ئەمە بەڕای من خاڵێکی زۆر باشە بەڕای من ئاستی پەیوەندەکانی کوردستان بە شێوەیەکی زۆر وەکو دەڵەن دیفاکتۆ لە ئاستێکدایە کە زۆر حکمی وڵاتێکی لێ دەدەن هەم ئەم میوانانی کە ئەمڕۆ هاتوتە ئێرە بۆ نمونە فرانس هۆلاند کە هاتوتە ئێرە هەم ئەو وەفدانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مستەوەی هەتا وەزیر کە دەڕۆن لە مستەوەی وەزیری دەرەوە زۆر باشە دیارە ڕکلاممان هەیە دکتۆر هێمن ناچارن بچینە ناوبڕێک و دواتریش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین بەڕێزانم دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە خزمەتە. دووبارە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ بەردەوام دەبێت کە دیارە تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و فەڕەنسا. دکتۆر شەماڵ دێمە لای بەڕێستان بۆچی فەڕەنسا بەتەنیا فەڕەنسا یعنی بۆچی تاوەکو ئێستا سەرۆکی وەزیرانی بەریتانیا سەردانی هەرێمی کوردستانی نەکردووە یاخود وڵاتێکی دیکە بۆچی ئەوەندە فەڕەنسا گرنگی و بایەخ بە هەرێمی کوردستان دەدا؟ لە ڕوویەکی شەکلی و ڕەمزی توانی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە ئەوی شەوەیە کە فەڕەنسا بە حکمی ئەو مێژووەی کە هەیەی لەگەل لیبرالی و لەگەل ئازادی و لەگەل پاڵپشتیکردن و هاوکاریکردنی بنەماکانی مافی مرۆڤ بنەماکانی یەکسانی بنەماکانی دادپەروەری لە بیرمان نەچێ ئەو ئازادی و ئەو سیکۆلاریزمای لە ئەوروپا هەیە بنچینەکەی بنەماکەی لە فەڕەنسا ئەگەر ئەمە بەشێکی بی ئەمە سەقافەت بەشەکەی دی پەیوەندی دار نییە بەوەی کە ئەویش لە ڕێکەوتنی سایکس پیکۆدا بەشدار بووە و ئەویش بەرپرسیارەتی دابەشکردنی کوردستانی گەورەی لە ئەستۆ بووە ئێستا دەیەوێ بە شێوەک لە شێوەکان هەڵی سەرەتا لە ئێستا من بەو شێوە نایبینم بە تاوەڕادەیە لە ڕاستیە ینی من هەستەکەم ئەو نیەتی فەڕەنسا نیەتێکی سادقانەیە و نیەتێکی ڕاستگۆیانەیە لە ڕاستیە فەڕەنسا وڵاتێکە خۆی بە پێشەنگ لە دیفاعکردن لە پاڵپشتیکردنی دیموکراسی و ئازادیەکان لە سەرتاسەری جیهانە لە قەڵەمەداتن یعنی ئەگەر تۆ ڕوە اقتصادیەکەشا ببینی ڕەنگە کەمترین کۆمپانیا و کۆمپنیترین شەریکەکانی فەڕەنسا مستەفید بن لە هەرێمی کوردستانیان لە عێراقیان ناوچەکەیە بە عکسی رووسیا بە عکسی بریتانیا بە عکسی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشە وەکو ئاماژەم پێدا ئەمە ڕەنگە پەیوەست بێ بە کللتوری ئەوانەیە ینی تۆ سەرۆکێک لە 2014ەوە خۆی بخاتە مەترسیەکە و مجازفەیەکەوە خۆشت ئاماژەت پێدا هەرێمی کوردستان ژینگەی هەرێمی کوردستان فەزای عسکەری لە هەرێمی کوردستان فەزایەکی زۆر سەقامگیر نەبوو ینی هەڕەشەیەکی جددی لەسەر هەرێمی کوردستانە هەبوو لەو ساتە وەختەیە هاتووە ئەمڕۆشە بینین بە هەمان نەفەسەوە لەگەڵ سەرۆک بارزانانی ئەڕواتە بەرەکانی جەنگە و یەکەیەکە نقطەکان بەسەرکاتەوە ینی ئەمە پەیوەستە بە کللتوری ئەم دەوڵەتەوە ئەمڕۆ فەڕەنسا بە حەزارەت و بە کللتور و بە دیپلۆماسیەت و بە سەربازەوە لە هەرێمی کوردستان باشە دەڵێن لە سیاستدا ینی دۆستایەتی نییە بەرژەوەندیە بەڵام ینی ئەو باوشەی کە ئەمڕۆ بینیمان لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکی فەڕەنسا
ینی لە دەرەوەی سیاستدا دەبینرە وەکو برێ سۆزێک هەبێت. ئەزانی هەندێک ئامانچە لە سیاسی خارجی ئامانجی استراتیژین هەندێک ئامانجی استراتیژی سەربازی عسکەریمانەیە ئەمە دائیمەیان ڕاستە بۆ وڵاتێک وەکو رووسیا وەکو وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەپاڵ ئەو هەندێک ئامانجی ئابووری هەیە بۆ منە ئەمە ڕاستە بۆ سین بۆ چاینا لە هەر شوێنێکە حرەکەیەکی بجم و جۆڵێکی بێ وەجهێکی اقتصادی دەبی لەگەڵ بێتن هەندێک ئامانجی ترمان هەیە لە سیاسی خارجی وڵاتان ئامانجی بەهاین ئامانجی بەهاین ڕەمزین باشە ئەمانە پەیوەستن بە کۆمەڵی وڵاتە ینی بۆ منە پەیوەستە بە سیاسی خارجی سوئیسرا یان هۆڵندا دەی هۆڵندا دێتن دەستی هاوکاری و دەستی ئەعمار و بنیاتنانەوە لە کۆبانی درێژەکاتون و لە شنگال درێژەکاتون و ناوچەکانی تر ینی مەبەست ئیلا لەی ئەمە نەفعەکی اقتصادی لە ئێستا کورد دەتوانین بڵێن بێدۆست نییە؟ نەخیر بێدۆست نییە بە هیچ شێوەیە کورد بێدۆست نییە و کورد ئەبێ ئیش لەسەر ئەم سنگایە بکە لەسەر ئەم تۆرەیە بکە ئەبێ ئەم ڕێزکەیە بەرنەداتن ئەویش ڕێزکەی خۆوابەستەکردنە لەگەڵ چێ لەگەڵ ئەم زلهێزانەی کە سیاسەتی عالمیان بەدەستە خۆشبەختانە ئێستا ئێمە ڕێزکەیەکمان لەدەستە ئەویش کە فەڕەنسا باشە دەچینە سلێمانی دکتۆر زمکانمان لەگەڵت دکتۆر زمکان هەرچەندە ینی بمانێ و نەمانەوێ ڕاستیەکە ئەو ئازادیەی پێشمەرگە لە بەرامبەر شەڕی داعشدا نواندوێتی وای کردووە سەرنجی زۆربەی وڵاتانی دنیا بۆ هەرێمی کوردستان ڕابکێشێ بەڵام بەلایەکی دیکەوە دیارە ینی شەڕی تورۆر بمانەوێ و نەمانەوێت تەمەنی ئەوەندە درێژ نابێت چەندە بەردەوام دەبێت پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئایا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان توانیویەتی بەرژەوەندیەکی درێژخایەن لەگەڵ وڵاتانی زلەهێزی جیهان دروست بکە ینی بۆ نمونە ئەمریکا فەڕەنسا بەریتانیا و تەنانەت رووسیاش بەڵێ ینی پەیوەندی استراتیژی ئەوەی کە پێشمەرگە کردوێتی تا ئێستا بە دڵنیاییەوە کاریگەریە بێ لەسەر داهاتوش وەک ئۆڵاند ئاماژەی پێەیە پێشمەرگە ئێستا ئامادەترە کە بناسرێ وەک هێزێکی ڕسمی نەک میلیشیا وەک هێزێک کە ئەتوانێ پارێزگاری هەم لە خەڵکەکەی خۆی بکە هەم بە شێوەیەکی دیموکراسیانە تەسەڕفکە بەرامبەر تەنانەت بەرامبەر بە دوژمنەکانیشی بەرامبەر بەوانی کە ناسنامی جیاوازیان هەیە بەڵام ئایا سەرکردایەتی کورد توانیوێتی کەەوە لە ڕووی سیاسیەوە بێژگە لە عیلاقەی جیۆستراتیژی با نمونەی فەڕەنسا وەرگین بەڕاستی ئەبێ ئەو پەیوەندی کە هەرێمی کوردستان کە لەگەڵ فەڕەنسا ئێستا وەک جەناب باسیەکەی فەڕەنسا باوەشی کردوێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەکرێ ئەوە بیباتە ئاستێکی پێشتر نەک تەنها لە ڕووی لە ڕووی استراتیژی و ئاسکەریەوە بەڵکو بیکە بە پەیوەندێکی ئابووری بەهێز ینی فەڕەنسیەکان قەنەعات پێ بکە کە بێن وەبەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان دوو ینی بەمە ئەتوانێ و عیلاقەیە پتە بکەی بەهێزی بکەی بۆ داهاتوو سوودی لێ وەرگری تەنها لە ڕووی استراتیژی و ئاسکەریان نەبێ بەڵکو لە ڕووی ئابووریا بێ لە ئاستی کۆمەڵایەتیا بێ ینی با تەنها سیاسی و سیاسی نەبێ یەکتری بناسن لە پەیوەندەکانی فەڕەنسا و کوردستانە بێ خەڵک و خەڵکە بێ فەڕەنسی و کورد یەکتری بناسن پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی پتەوکردنی پەیوەندی ئۆرگان و دامەزراوەی کۆمەلگای مەدەنی پتەوکردنی پەیوەندی میدیا و میدیای کوردی و میدیای فەڕەنسی کۆمەلگای کوردی و کۆمەلگای فەڕەنسی ینی تا ئێستا زۆر بەداخەوە ئێمە نەمانتوانیوە کەەوە ئەو پەیوەندی ئەو هەڵوێستە باشەی کە هێزە زلهێزەکانی وەک فەڕەنسا وەک رووسیا وەک ئەمریکا هەیان بۆ بەرامبەر بە ئێمە لە هەنگاوێک بیبینە پێشەوە ئێستا قسەی زۆر دکتۆر زمکان قسەی زۆر لەسەر دوای داعش دەکرێت ینی لە دوای داعش ئەو گۆڕانکارێنەی لە ناوچەکەدا ڕوودەدەن چی دەبێت ینی پێ دوایە هەرێمی کوردستان کاری لەسەر ئەوە کردووە ینی ئەوە نابینی کە سەردانی ئەو هەموو سەرکردانی وڵاتان بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ینی بەرهەمی ئەو سیاسەتە بووە کە لە هەرێمی کوردستان پەیڕەو کراوە بەڵێ ینی سەیرێکە ئێمە من مەبەستمەوە نییەکەوە تا ئێستا هیچ نەکراوە یا سیاسەکانی ئێمە نەیانتوانیوەکەوە پەیوەندی باشیان هەبێت لەگەڵ دەرەوە چ سیاسیەکان چ هێزی پێشمەرگە ینی هاتنی هۆڵند بەو شێوەیە ناکرێت کە چاوپۆشی لێ بکەی کە گرنگ نییە زۆر گرنگە بەڵام منیش باسی داهاتووەکەم وەک بەڕێز بارزانی ئاماژەی پێەیە دیارە زۆر ڕەشبینە بەرامبەر بە پرۆسی سیاسی لە دوای لە ناوبردنی داعش بەڕاستی دیارە کە متمانەی بەوە نییەکەوە بەغا بتوانێ چارەسەری نیگەرانیەکانی کورد و سونە بکات و بە شێوەیەکی دیموکراسیانە تەسەڕف بکات و هەرێمی کوردستان ئەوەی کە نیاز و نیەتێتی یا بەرژەوەندیەکانێتی
بەو شێوەی کورد ئەوێ بیپارێزێ بۆیە بە هۆڵندی وەدوتی هیوادارین لە داهاتووە هاوکاریمان بکەن بۆ گەشتن بە ئاواتەکانمان یعنی چ لە ناوخۆی عێراقا بێت چ لە دەرەوە بێ ینی هەرێمی کوردستان پێویستی بە پەیوەندی دەرەوەی زۆر بەداخەوەی ئێمە لە ئاستی ئیقلیمیە هاوپەیمانی زۆر بەهێز و خاوەن متمانەمان نییە تەنانەت من متمانەشم بە تورکیانیەکەوە لە قەیرانی زۆر گەورەیە هاوکاری ئەمە بکە بۆیە خاڵی سەرەکی ئەمەیە کە من باسی یەکەم بە ڕۆشتنی هۆڵاند خۆی هەڵنابژێرێتەوە ئەزانین لە هەڵبژارنەکانی 2007 ناکرێ بە ڕۆشتنی هۆڵاند ئێمە ئەو پەیوەندیەمان کۆتایی پێبێ ئەبێ ئەو پەیوەندیە بگوازرێتەوە بۆ ئاستی ئابووری زۆر باشە بۆ ئاستی میدیا بۆ ئاستی زانکۆکان بۆ ئێمە بتوانین لە داهاتوە فەڕەنسی پشتگیریمان بکات چ لە ناوخۆی عێراقا بێت چ لە دەرەوەی زۆر باش وا بکەین کە فەڕەنسیەکان بەرژەوەندی بەردەوامیان لە هەرێمی کوردستان زۆر باشە دکتۆر هێمن دەگەڕێمەوە لای تۆ ینی سەردانەکەی سەرۆکی فەڕەنسا بۆ بەغدا ینی سەردانێک بوو لە چەند کاتژمێرێکدا تەواوی ڕێوڕسمەکان تەواو بوو و تەنانەت ڕێوڕسمی فەرمیش نەبوو ینی سەرۆکۆماری فەڕەنسا سەردانی چەند شوێنێکی کرد کە سەرۆکۆماری عێراق و سەرۆک وەزیرانی بینی پرسیارەکەی من لێرە ئەوەیە بەغدا چۆن دەڕوانێتە پەیوەندی هەرێمی کوردستان بۆچی بەغدا بێدەنگە ئەو بێدەنگی بەغدا بەرامبەر بەو هەموو ترافیگە گەرم و گوڕی لە نێوان هەولێر و پایتەختەکانی دیکە هەیە ینی بۆچی دەگەڕێتەوە لە ناو فەرهەنگی دیپلۆماسیدا وارەدا ئەم تێبینانەی کە مامۆسای بەڕێز باسی کرد بەڵام ئەم سەردانەی کە سمبولیکەی کە سەرۆکی وڵاتێک دێتە هەرێمی کوردستان و سەردانی پێشمەرگە دەکا خۆی زۆر معنا دەگەێنێ لە بابەتی دیپلۆماسیانەدا زۆر گەڕمەوە سەر پرسیاری جەنابەت حکوومەتی عێراق حکوومەتێکە کە گوایە حکوومەتێکی فیدراالیان دەبین ئەمە هەموو شتێکە بە حکوومەتێکی فیدراالی ناچێت ئەمە شاراوانیە لە ناو وڵاتانی بەهێزی ناوچەکە و لە وڵاتانی دەستهێزی جیهانی دیارە ڕۆلی دیارە بەغدا هەموو کارێکی کردووە بەڕای من کە ئەم هەر هەموو کارێکی کردووە کە ڕۆلی هەرێمی کوردستان لە ڕوانگەی نێودەوڵەتی و بەهێز بێ ئەم کۆبوونەوانەی کە دەکرێن لە مستەوای یوێنەوە لە مستەوای وڵاتانی ناوچەیەوە لە مستەوای نێودەڵەتیەوە هەموو جار دەبین کە لە شانکردنی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم غەدرە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوەتەوە ویستی بەغدا نییە کە سەرکردی هەموو وڵاتان سەردانی هەولێر بکەن ئەوە ئەمری واقع و طبعا نمونەکی بەسیتت بێت دەڵم ئەو بودجەی کە هەرێمی کوردستان دەبێت بۆ سیاسەتی بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان بدێ بە بەشێک بێ لە بودجەی سیادەی حکوومەتی فدرالی عێراق حکوومەتی عێراقی فدرالی عێراق ئەم بودجە سیادەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیوە حکوومەتی هەرسان بە میزانی خۆیەوە سەردان دەکات یان ئەم کۆبوونەوەی کە لە نیویۆرک دەکرا بۆ نمونە بۆ ئەمەی کە یارمەتی مرۆی بۆ حکوومەتی هەرێمی بۆ ئاوارەکان بۆ 300,000 ئاوارەی سووری و ئاوارە ناوخۆیەکانی نزیکە 1,400,000 کەسی ئاوارەی ناوخۆی حکوومەتی عێراق بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە دژی ئەوەی بوو کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بڕوات بۆ نیویۆرک ئەمانە هەمومان لەناو پرۆتۆکۆلی دیپلۆماسیدا دەبینین ئەگەر ینی هەمووی واردە و تەسجیل کراوە لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوانی ئەم طبعاً کە وڵاتێکی وەکو عێراق پێخۆش نییە کە هەرێمێکی فیدرالی وەکو هەرێمی کوردستان لە چارچێوە دەستوریەکەی خۆی بڕواتە دەرێ چونکە دەزانی کە پارسەنگی هێزی دەدەستیدا ئێستا توانین پارسەنگی هێز بگۆڕێ وڵاتانی دوو ڕوانگە زۆر گرنگن یەک سیاسەتی ناوخۆیە دوش گۆڕانکاری ناوچەیە دیبێ بزانین دەخۆ حکوومەتی فدرالی عێراق چەندی توانی ئەم کارە بکات و سەرکەوتووە بە لەم دوو ڕوانگەیە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن سەرکەوتوو بووە هاتنی سەرۆکێکی وڵاتێکی زلهێزی وەکو فەڕەنسا بۆ کوردستان و پێشوازیکردنی و لە چای زەردکوک و سیرکردنی لە چای زەرکردا خودت دەیتوانی لەگەڵ عەبادیشدا بڕوات بۆچی ئەم شتە ناکە ئەمە بە شێوەیەکی ناڕاستە و خۆمەسەیەک دێت ئەمەی کە سەرۆکی هەرێمیش زۆر بە ڕاشکاوانی ڕاشکاوە ناڕاستە خۆ باسی کرد کە ئێمە سوپاسی فەڕەنسا دەکەین بۆ لە ئێستا و
و سپاسی فەڕەنسایش دەکەین کە یارمەتیمان دەبێت بۆ ئەم استراتیژێکایەتی. زۆر باشە دکتۆر شەماڵ ینی هەمان پرسیار دەکەمەوە بێدەنگی بەغدا ینی بەمانەی قبولکردنی ئەمری واقع ئیتر هەرێم ینی مامەڵەی وڵاتان وای لێ دەکە وەکو ناوچەیەکی سربەخۆ هەرێمێکی سربەخۆ ئەنی بوتە ئەمری واقع لەلایەن بەغدا یاخود بەغدا دەخوازێ ینی بەم شێوەیە دانا بەغدا هەموو هەوڵێکی داوە خۆ دای بە ڕێزیشم ئاماژەی پێدا هەموو هەوڵێکی تەقلیسکردن و تەقزیمکردنی هەرێمی کوردستانی داوە لە ئاسی ناوچەیی و لە ئاسی نێودەوڵەتیەوە ویستیەتی لەو قاڵبەیە دەرنەچێتن کە بەپێی دەستوری عێراقا ئاماژەی پێدراوە کە هەموو جوولە و کردەیەکی دەرەچی هەرێمی کوردستان وابەستە بێتن و لەژێر ڕەزامەندی و سەرپەرشتی و ئیدارەی حکوومەتی ئێمە سەر بە خۆیانە تعامل دەکەین نەک ئێمە وڵاتانی جیهان زلێزەکان سەر بە خۆیانە مامەڵە لەگەڵ ئێمەیا دەکەن یعنی ئەمە بوتە حاڵەتێکی ئەمری واقع و فەرزش کراوەتە سەر حکوومەتی بەغدا و بیانەوە نەیانەوەی ئەم حاڵەتە ئێستا ساری المەفعولەوە کۆڵی کەواتە سەر بەخۆی ئەنی دەکرێ باسی لێ بکەین ئەنی بەشی زۆری قۆناغەکانی ئێمە ئەکرێ باسی لێ بکەین و ئێمە ئەبێ بەڕاشکاوانە لەگەڵ ئەم زلهێزانەی وڵاتانی عالەمیە باسی بکەین ئەکرێ داوای کۆنگرەیەکی نێودەوڵەتیش لەسەر لە سەبارەت بە دۆزی کووردە ئەنجام بدەین لێرە وابزان 5-6 وشەی کێشەی کوردمان بەکارنێ کێشەی کورد نییە شتێک نییە ناوی کێشە بێ ئێمە دۆزە ئەمە وڵاتانی ناوچەکەیە کوردیانە بە کێشە ئەجینا دۆزە قەزیەیە ئێمە دۆزێکمانەیە دۆزی کووردە لێرەیە مەحروم کراوە وەکو نەتەوەیەک ئێمە لە ئاستی عالەمیە ئەگەر سێرچێک بکەین ئەگەر چێکێکی نەگەل و نەتەوەکانی وڵاتان بکەین ئەبینین هیچ نەتەوەیەک هیچ گەلێک بەقەت هەرێمی کوردستانە هەم وەکو گەل هەم وەکو هەیئاتی موئەسەسات و دامەزراوەکانی دەوڵەت فاکتەرەکانی بوون بە دەوڵەتی نییە هیچ هەرێمێک هیچ لای دکتۆر زمکان یارە دوو خولەکەم لە بەردەست ماوە دکتۆر زمکان ینی زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە بەڕاست دەرفەتێک بۆ باشووری کوردستان هاتۆتە پێشکە دەکرێت لە دوای داعشی تر کورد بڕیار بدا بڕیاری سربەخۆیی بدا پێ دوایە ینی ئەمە بەڕاست دەرفەتە و ئایندەش بۆ کووردە بۆ باشووری کوردستانە بەڵێ بەدڵنیایەوە ئەگەر هەرێمی کوردستان توانێت کێشە ئابووری و سیاسیەکانی ناوخۆی یەکەم چارەسەر بکات کە ئاگادار بە ئێمە ئێستا و فەڕەنساش بەوە ئاگادارە بەغداش بەوە ئاگادارەکەەوە هەرێمی کوردستان ئێستا لە قەیرانێکی ئابووری گەورەیە لە قەیرانێکی سیاسی گەورەیە ئەبێ یەک ڕیزی نیشتیمانی دروست بکرێت دوو چارەسەرێک بۆ کێشەی ئابووری کوردستان بدۆزرێتەوە ڕاستە عێراق بەشێکە لەو کێشە ئابووریە بەڵام هێزە جیهانیەکان لەوانە فەڕەنسا لەوانە ئەمریکا لەوانە بریتانیا ئەزانن کەەوە تەنها بە نەوت و ڕوو بە ڕووبوونەوەی بەغدا ناتوانانی سربەخۆبی هەرێمی کوردستان دەوڵەتێکە پێویستی بە پارێزگاری لێکردن هەیە لە هەنگاوی یەکەمە پێویستی بە بنیاتی ئابووری هەیە لە هەنگاوی یەکەمە ئەگەر ئێمە باسی سربەخۆیی بکەین تەسەورەکەم فەڕەنسایەک لە وڵاتانە بێکە وەکو جەنابەت ئاماژەت پێ هەنگاوی زیاتری ناوە لە هێزە غەربیەکانی تر بەوەیکەوە ئامادەترە کە قبوڵی هەرێمێکی کوردستانی سربەخۆ بکە بەس تەسەورەکەم ئەوانیش پێیان وابێکەوە وەک حکوومەتی هەرێم سەرکردایەتی کوردیش تێگەشتووە چ سربەخۆیی بێ چ ئۆتۆنۆمی گەورەتر بێ لە ناو عێراق بێ لە ڕێگەی بەغاوە بێ ئەگەرنا بەم وەزع ئابووریە بەم وەزع سیاسیە بەڕاستی تۆزێک زۆر باشە توانین خۆمان پارێز زۆر باشە دکتۆر زمکان کاتم نەماوە زۆر مەترسیدار زۆر باشە کاتم نەماوە بە 30 ثانیە هەر یەکەتان ئەگەر قسەیەکتان هەبێ ینی 2017 ساڵێکی باش دەبێت بۆ کورد ئەم برادرە زۆر جوانی باس کرد بەڵام هەندێک تێبینیم هەنە مقاوماتی زۆر بە کوردی بەڵێ لە 2004 و 5 هەتا 2013 ئابووری تورکیا لە 1970 هەموو جار بوو سەرێسە بە ناقص ینی هەندێک مقاوماتی بەڕای من هەرێمی کوردستان مقاوماتی بوونی هەیەتی زۆر باش بەڕای من ساڵێکی جیاواز بەڕێستان مقاوماتی ینی لەسەروی ئاستی پێویستیشە هەیە بەڵام کۆمەڵێک گرفتە ئەمیش گرفتەکان پێم وایە مەسەلەی ئەقلیمیە مەسەلەی ناوچەیەکە ئەمە تەحەدیەکی کۆنکریتیە لە 100 ساڵی ڕابردوو 100 ساڵی داهاتوو لە پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سوپاس دەکەین دکتۆر هێمن حەسۆ میرخان بەرپرسی سەنتەری دراساتی هەرێمی و نێودەوڵەتی لە زانکۆی کوردستان زۆر سوپاست دەکەین دکتۆر زمکان علی دکتۆرە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە شاری سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی
زۆر زۆر سوپاست دەکەین و سوپاسی تاوای میوانەکان دەکەین و سوپاسی بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژیش دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا بینەرانی بەڕێز ببینن بە خێر و خۆش.